مانسا شارام بالە ڕێدەنگە خۆشەکەی تۆ ئێمەژە چین بۆ خزمەتی ڕەوزە و مەرقەدەشینەکەی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. شەوگاری دەوری مەرقەدت سۆز و کزای هەناسەمە بۆ جارێکتر زیارەتت ئازیزەکەم هەر تاسەمە ذکر و تەلیلەی عاشقان گریان و ناڵەی مذنبان فرمێسکی شاوقی عارفان ئەڕژا بەدامان لەو دەمان جارێکتر زیارەتت ئازیزەکە هەر تاسەمە ذکر و تەلیلەی عاشقان گریان و ناڵەی مذنبان مسکی شاوقی عارفان ئەڕژا بەدامان لەو دەمان چ ڕەوڵە ڕەوڵەی جەنەت چ جەنەت جەنەتی قوربەت چ قوربەت قوربەتی ڕاحەت چ ڕاحەت ڕاحەتی گیانە چ نورێکە لە حوجرەی ڕەوڵەدا وا قائمە قوبەی قوامی عرش و فرش و قلبی انس و قالبی جانه قوامی عرش و فرش و قلبی انس و قالبی جانه شەوگاری دەوری مەرقەدت سۆز و کزای یان هەر تاسەمە ذکر و تەلیلەی عاشقان گریان و ناڵەی مذنبان فرمێسکی شاوقی عارفان ئەڕژا بەدامان مغەیلانی جل و مێزار دڕینی سۆفیا یعنی ئەمە ڕێی محرمانی مەحرەمی سەڕوت و عوریانە بە قوربانی علومی ئەوەڵین و ئاخرینت بم لەگەڵ ئەسراری قورئانت کەوا ئەلتافی ڕەحمانە بەسەر هاتوومە ئەو خاکەی کەوا مسقالە زەڕێکی بە میزانی شەفاعەت کێوی حلم و بەحری غوفرانە شەوگاری دەوری مەرقەدت سۆز و کزای هەناسەمە بۆ جارێکتر زیارەتت ئازیزەکە هەر تاسەمە ذکر و تەلیلەی عاشقان گریان و ناڵەی مذنبان فرمێسکی شاوقی عارفان ئەڕژا بەدامان لەو یایان مەرهەم بنێت تۆ بەڕووی زامانم غەرقی غەم و بەحری عسیانم بۆ کردەوەم زۆر پەشیمانم هەر تۆی پەنای دین و ئیمانم هەر تۆی پەنای دین و ئیمانم